السلام عليكم ورحمة الله وبركاته. سلام قطابيان وخوشويست قطابيان عزیزم ئەوستا شەنگ لەگەڵتاندەم بۆ وانێت تۆمارکردنی وانەیەک لەوانەکانی فیزیای پۆلی دا و بەردەوامی لە تۆمارکردنەوانەکانی فیزیای پۆلی 10 قطابیان بەندی 3 بۆ 1 زمانی فیزیا باز دەکەین. ئایا فیزیا زمانی هەیە؟ نانەکاکە زمانی نییە، بەڵام چییە؟ مەبەستمان لە زمانی فیزیا یعنی بیرکاری و فیزیا زانایەکان فیزیا و بیکاری بەکاردێنن بۆ شیکردنەوە. بۆ نمونە پرسیارێکمانێت دەڵێ زانایەکانی فیزیا بیکاری بۆچی بەکاردێنن؟ دەڵێن وەڵام وەکو هۆکارە بۆ سەفکردنی پەیوەندی نێوان بڕە فیزیایەکان لەبارێکی چی دیاریکرا. بۆ نمونە یاسایەکمان هەیە لە یاسایەکانی فیزیا بە ناوی خێرایی V یەکسانە دەڵتا X بەسەر دەڵتا T بۆ پەیوەندی نێوان مەسەڵەن بۆ نمونە ناوی خێرایی و کات زانایەکان ئەو هاوکێشە بیکاریە بەکاردێنن بۆ شێوەیە. گرنگی هاوکێشە فیزیاکان چییە؟ ئێستا هاوکێشە بیرکاریە کە فیزیاشە بۆچی بەکارزانەکان بۆچی بەکاردێنن؟ دەڵێ بۆ لێکدانەوەی پەیوەندی نێوانیان بوو نمونە خێرایی لەگەڵ کات ئایا پەیوەندێکی چۆن هەیە؟ ڕاستەوانەیە پێچوانەیە؟ مەبەستمان ڕاستەوانە پێچوانە چەوەتا چەند خێرایی زۆر بێ کات کەم دەکە و چەند کات زۆر بێ خێرایی کەم دەبێت بۆ شێ یعنی پەیوەندێکی چۆنیانێ پێچوانە. جا بۆ لێکۆڵینەوە لە ئەو هاوکێشانەش هەستان زانایەکان پرسیارێکمان هەیە دەڵێ زانایەکانی فیزیا چی بەکاردێن بۆ ناسانی بڕە فیزیایەکان؟ دەڵێ گۆڕان لە شوێن دەڵتا X و Y بەکاردێن کە بە مەتر دەپێورێ ماوە کات بەس دەپێورێ بە سێکەند هێمایان کرد بە دەڵتاتی یعنی وەڵامی ئەو پرسیارە دەڵێ هێمایان بەکارهێنا هێما بەکار هات یعنی هێمایان بەکارهێنا باشە ئەو هێمانە بۆ شێوێ یعنی گۆڕان لە شوێنم هێمایان کرد بە دەڵتا X و Y بە یەکەت چ دەپێورێ بە مەتر کات ماوە هێمایان کرد بە دەڵتاتی بەس دەپێورێ سێکەند بارستایی هێمایان کرد بە M و بەس دەپێورێ کیلۆگرام بۆ شێوە بابەجە باشە. داوی شتەڵکردنی ڕەهەندەکان مەبەستمان لە شتەڵکردنی ڕەهەندەکان ئایا مەبەستمان چییە؟ دەڵێن بەکارهێنانی ڕەهەندەکانە بۆ بنیادنانی هەندێک لاوکێشەی فیزیای ساکاریان دڵنیابوون لە ڕاستی و دروستیان. مستەلەم بوو نمونە هاوکێشەی سێرەکمان V دەکاتە دەڵتا X بەسەر دەڵتا T تەماشاکە ئەو هێمانەمان بەکارهێنا باشە بۆ دروستکردنی ئەو هاوکێشەیە ئەو یاسای فیزیا کە لە کەرتی دوو خوێندوتان خشتێکی تێدا یاساکان ئافرین. جا کۆمەڵەتی بینیمان هەن لەسەر ئەوانە دەڵێن ئەگەر هاتوو هێندە فیزیایەکان وەکو یەک بوون ئەوە یان کۆ دەکرێتەوە یان لێک دەردەکرێن ئەگەر هەمان ڕەهەندیان هەبێ یان چی یعنی هەردووشان مەتر بینە هەرچیان کیلۆگرام بن یا هەردووشان سانتیمەتر بن ئاو. ئێستا لێرەکانە بوو نمونە 500 مەترمان هەیە کەمی چەند دەکەین 200 مەتر ئێستا مەتر و مەترە کەواتە دەتوانین لێکیان دەرکەین ئەگەر بەکەم بوو یەکسە دەکاتە 300 مەتر ئەنجامەکەشی هەمان ڕەهەند دەکات یعنی هەمان یەکە دەکاتەوە. یاخود ئەگەر نمونەیەشکە وەرگین 20 کیلۆگراممان هەبێ کۆی 20 کیلۆگرامی کە لەبەر هەردووشان کیلۆگرامە کۆیان بکەینەوە هەر دەکات بە کیلۆگرام 50 کیلۆگرام. ئەو ئەگەر وەکو یەک بوون یەکەکان ئەدی ئەگەر یەکەکان جیاواز بوون مەسەلەن بوو نمونە ناتوانرێت دوو بڕی فیزیان زیاتر کۆ بکرێتیان لێک دەبکرێت ئەگەر هەمان ڕەهەندیان نەبێت. بوو نمونە پارستایی و کات بێکە کۆ ناکرێتەوە بۆ چونکە دوو یەکەی جیاوازن پارستایی بە کیلۆگرام دەپێرە بەس کات بەسەرکە دەپێرەوە ناتوان ینی کۆیان بکەینەوە یان لێکیان دەرکەین ئەیچیان لێ دەکەین لە تێبینی سیان باز دەکەین دەڵێن کاتێک دوو بڕی فیزیایان زیاتر ڕەهەندەکانیان جیاواز بوو کردداری لێکدان یاخود کردداری دابشکردن بەکار دەهێنین بۆ دروستکردنی هاوکێشەیەکی فیزیا. ئێستا بوو نمونە ئێکس بە چییە؟ ئێکس بە مەترە و کات بە چییە؟ بە سێکاندا باشە ئەو دوو یەکەیە وەکو یەکەن ئەو دووڕاندە وەکو یەکەن نە بۆ یەکمان کرد دابەشمان کرد بە گوێرەی چیش بە گوێرەی هاوکێشەی یان بە گوێرەی یاساکەش دەگۆڕێت. بۆ نمونەیەکمان هەیە لێرە قوتابیان و خۆشەویست نمونەیەکمان هەیە لێرە دەی ئاگە لەم بەسەر خڕجە دەڵێ بمان هەیە ئەو ماوەی ینی کات دەڵتا کات یعنی دەڵتاتی هەژمار بکەین کە ئۆتۆمۆبیلێک پێویستە بڕیوێتی 725 کیلۆمەتر یان بە دەڵتا X دادنین چونکە شوێن یعنی دەڵتا X بەپێی ئەو هێمانی کە باسمان کرد کاتێک بە خێرایی 88 کیلۆمەتر بەسەر سەعات دەڕەوە تا چی بەتە V بجوڵێت کات بۆزینەوە دین ئایا لە کتێبەکە داچی کردووە جارێک لێکدانی کردووە دەڵێ ئایا ڕاز دەدەچێت نەخێت ئەگە دابش بکرێ بەڵە ڕاز دەدەچێت بەس ئەو ڕێگە بۆ تەلەبەر زۆر دوێ ناخۆشە زۆر ئیزعاجە چ دەکەین ئەو سێ گۆشەی بەکاردێنین ئەوە چێ مامۆستا ئەوە بابەجیان هەر یاسای خێراییمان هەیە لە کەرتی دوو بەو شێوەیە ئەتۆ دەتوانانی بخۆت بۆ سێ گۆشە دروستیکەی ئێکسەکە لەسەرێ تی و ڤەکەش دەخوارد دەتوێت چ بڵۆزیێ و تی دەست لەسەر تی دادەنێ چێ لەسەرێ ئێکس چێ لە خوارێ V کاتەڵێن ئێکس بەسەر V ئەو یاسایەکەیە بۆ خۆی بەڵام پێی ئەو هاوکێشە بۆی بزانین چێ جاران چێ دەکەین چێ دابەش دەکەین دەبێت ئەوی بەکاربێنی
ئەگە تی دۆزینەوە دەست کاتەکەی دادەنێ دەڵێن ئێکس بەسەر V لە پرسیارەکەش دەڵێ کات دۆزەوە باش کاتەڵێن ئێکس بەسەر V ئێکسەکەمان چەندە 725 لە کوێمان هێنا مامۆستا ئەوەتە بەخۆی داوێتی ڤیەکە چەندە 88 کیلومتر بەسەر ساعت کیلومتر پێکەوە دەڕۆن 725 بەش 88 کە دەکات چەند 8.2 ساعت لە بەرسی ساعت چونکە کات دەدۆزینەوە کاتش بەچێ بە ساعتە ئەوە بەنسبەت ئەو قوتابیان دوای پلەی بڕمان هەیە پلەی بڕ چییە ئەو بۆ دێتەوە ئیمتحانی مامۆستا گرینگە باشە دەڵێت توانێکی ژمارە دەیە کە نزیکە لە بەها ژمارە بنەڕێ بڕێکی فیزیایی بۆ نمونە ئەمە یەک شتمان هەیە قوتابیان گوێ بگرن دەتوان سەفر واتە یەک دەتوان دوو واتە سەد دەتوان سێ واتە هەزار باشە بەڵام ئەگە بە پوینتیشمان هەبوو مەسەن ئەو پوینت یەک ئەگە بە پوینت بوو چەند خانە پاش فارێزە بوو بتوانەکە بنچینە دەنووسی و مەسەن ئێستا یەک خانێ دەڵێن دەتوان ساڵی بێک ئەگەر دوو خانە بێ بەو شێوەیە بۆ شێ چەند خانە پاش فارێزەیە دوو دەڵێن دەتوان سالە دوو باشە بابە هەمیشە یەک دوو سێ هەتاوەکو چواریش ئەوانە لە چەند نزیکن لە دە باش ئەوە حەفۆن لە یەک نزیکن کە لە یەک نزیکن ئەمە دەوێت هەموو جارێ بکەینە بنچینە دەی پلەی بڕ یعنی دروستکردنی بنچینە پلە دە ئەوانە کە لە یەک نزیک بن کەواتە دەتوان چەند دەکاتە یەک دەڵێن دەتوان سەفەر باشە با زیاتر تێبگەین نمونەمان هەیە 830 لە چەند نزیکە لە هەزار چەند سەفری هەیە 1 2 3 کەواتە دەتوان 3 83 لە دە نزیکیان لە 100 دەڵێ مامۆستا لە 100 ئەی 100 چەند ئەوەی هەیە سەفری هەیە دوو بۆیە دەڵێن پلەی بڕەکەی دەکات چەند دەتوان دوو یعنی ئەتوان هەموو جارێ دیکە ئێستا بنچینە دەی 13 کیلومتر لە چەند نزیکە لە دەیان لە 100 دەڵێ مامۆستا لە دە ئەی دەتوان چەند دەکاتە دە بەتوان چەند دەکاتە دە دەڵێ مامۆستا دە توانی یەک هەر دەکاتەوە دە کەواتە دەڵێن دەتوان چەند یەک 2 کیلۆگرام دوو لە سەفر نزیکە یان لە دە ببورن لە یەک نزیکە یان لە دە دەڵێ مامۆستا لە یەک لە یەک نزیکە کەواتە دەبێت ئەگە بکینە بنچینە پلە دە چونکە پلەی بڕمان دەوێت دەڵێن دە توان سەفر بۆ دەتوان سەفر چونکە دەکاتەوە یەک باشە یعنی مامۆستا من هەموو جارێ بیکەمە بنچینە دە ئەگە باس پلەی بڕی کرد بەڵێ هەموو جارێ دیکە ئەو ئێستا ئەوەی تەماشاکە ئەوە پوینتەوە چەند خانە پاش فارزەیە 1 2 3 دەڵێن دیکینە دە لەبەرەوە سێ خانە پاش فارزەیە دەڵێن دەتوان سالە بسێ ئەدی مامۆستا ئەو سێ چی لێدێ ئیشت بەوی نەبێ ئیشت بۆ ژمارانە نەبێ بابە بەس ئەوەی بزانە لە چەندی نزیکە هەر ئەوەندە ئەوەش بەنسبەت پلەی بە خۆشەویست لە پێداچوونەوەکەش پێداچوونەی 3 بۆ 4 پرسیارمان هەیە پرسیار یەکەم دەڵێن کام لە مێنان هەلکارانی خوارە بە نزیکی وەڵامی زیاندا دراوەکان یعنی دوو دراومان هەیە بارستایی لەگە قەبارە باشە دەڵێ کامە لەوانە بەمانایە دێت تەماشاکە بابە ئێرە بارستای ئەوە قەبارە بارستای قەبارە لەو سێوێنەی کامیان بۆ ئەوی دەگونجێ بۆ ئەوی وەڵامەکەی بزانین دەڵێن وەڵامی چێ ئەلەف ڕاستە بۆ چونکە لەو وێنەیە دیقەت دێ وردە وێنەکە بەمانای زیادبوون هاتووە وایە بەمانای چاتوە زیادبوون تەماشایەکە بابە ئێستا ئەو پۆن 64 وردە ژمارەکە چی لە هاتووە تا بۆتە حەوت لە پۆینتەوە بۆتە حەوت وایە لێرەش هەرماشەوە وردە چی لە هاتووە زیاد کردووە کەواتە دەڵێن وەڵامی چی ڕاستە ئەلەف ڕاستە لە پرسیاری دووەم هەر لەسەر ئەو وێنەیە دەڵێن کام لە ماوکەشانەی خوارەوە دەگونجێ لەگە زانێرەکانی پرسیاری ژمارە یەک دەڵێن وەڵامی ڕاست چییە جیمە باشە وەڵامی ڕاست چییە جیم و پرسیار سیان ببوورەوە پۆینتە تێک چووە بەس پرسیارەکە دەڵێت چی دەڵێ ئەو یەکانە تەن بابە ئەو یەکانە ئەگەر لێی چام دێن چۆن چی بەسەر دێ یان چی لێ دروست دەبێت ئێستا کیلۆگرام بەسەر سێکاندا کیلۆگرام بەسەر سێکان جارانی مەتر بەسەر چرکەتوان مەتر بەسەر چرکەتوان دەڵێن سەرە جاران سەرە ژێرە جاران ژێرە کیلۆگرام جاران مەتر کیلۆگرام مەتر سێکان جاران سێکان دەکات سێکان سێجا بۆ چونکە لە جاران توانەکان کۆ دەکرێتەوە لە دووەمیان ئێستا کیلۆگرام بەسەر سێکاندا ئەوشان مەتر بەسەر سێکان دووجایە کیلۆگرام بەسەر سێکان ئەگە بە دابش بنووسین ئاوا دەنووسێ مەتر بەسەر سێکان بۆ شێوە دەنووسێت ئەی مامۆستا ئەوە بۆ دوو ئێرە بۆ دوو کاکە گیان لەسەر کەوانەکەی دەڵێ دووەکە بۆ هەردووشیانە دەڵێ مەتر دووجا سێکان دووجا ئێستا سەرە جاران سەرە ژێرە جاران ژێرە کیلۆگرام جاران مەتر دووجا کیلۆگرام مەتر دووجا سێکان جاران سێکان دووجا سێکان سێجا ئاوا ئەوەشان بە هەمان شێوە کیلۆگرام بەسەر سێکان مەتر بەسەر سێکان کیلۆگرام جارە مەتر
دەڵێن کیلۆگراممەتر سێکەند جاران سێکەند دوجە و پرسیاری چوارەمیش ئەوە وەک پێم گوتم فۆنتەکەی تێک چووە بەس ئەوە چاکم کردە لە لای خۆم لە پرێنتی وا دەرچوو دەڵێ کام لەمانەی خوارە باشتری مەزندەیە بۆ پلێبڕیی بەرزی چیایەک چییە جەماعەت چیا ئەتۆ ئایا 1 مەترە یان 10 مەترە یان 100 مەتر یان 1000 مەترە بێگومان 1000 باش دەتوان سەفر دەکات چەند دەکاتە 1 مەتر دەبێ نەخێت ئەوە نابێ دەتوانی 1 دەکات چەند 10 بەچی مەتر 10 مەتر چیایەک نەخێت ئەوەش نابێ دەتوان 100 مەتر ئایا بەرزی چیایەک 100 مەترە بەخۆی ئەوەش نابێ کەواتە چییە دەتوان 3 کە دەکات چەند دەکاتە 1000 مەتر قوتابیانی خۆشەویست هیوادارم سوودتان لەوانەکەی دیتوێت تاوەکو وانەی داهات و بەخواتان دەست پێرم هیوادارم وانەکەتان بەدڵ بوو بێت و لە دوعای خێری بەشمان مەکەن و هەر زانی هەر پرسیارێکیشت هەبوو دەتوانێت پەیوەندی ما پێ بکەی لە خزمەت هەموو قوتابیانی خۆشەویستی کوردستانم بە پۆلی 10 و 11 خواتان لەگەڵ بێ بشبورن کە وانەکە تاخیرەوە